ئەمریکا تاگلایەنە بڕیاریدا بە گێڕانەوەی سەرجەم سزا سەپێنراوەکان بۆ سەرێران و هەوڵی هاندانی تاران دەدا بۆ گفتوگۆکردن لەسەر ڕێکەوتنێکی نوێ و پێدەچێ واشنتۆن تەنیا بێت لەو مەسەلەیەدا. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە ئەگەر ئەندامانی نەتەوە یەکگرتووەکان پابند نەبن بۆ سەپاندنەوەی سزاکان بەسەر ئێران، ئەوە ئەمریکا ئامادەیە بە بەکارهێنانی دەسەڵاتی بۆ سەپاندنی سزاکان. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاشکراشی کرد وڵاتەکەی لە چەند ڕۆژی داهاتوودا ڕێوشوێنی تر ڕادەگەێنێت بۆ جێبەجێکردنی سزا نێودەوڵەتیەکانی سەر ئێران و لێپرسینەوەی ئەوانەی ئەو سزایانە پێشێل دەکەن. بەڵێنیشیدا بە بەردەوامبوونی فشارکردن بۆ سەر حکوومەتی تاران تا ئەو کاتەی ئەو وڵاتە دەگاتە ڕێکەوتنی گشتگیر بۆ ئەوەی هەڕەشەکانی ئەو وڵاتە و هەوڵی بڵاوکردنەوەی پشێوی و تونند و تیژی و خوێنڕشتن بوەستێنرێ. لای خۆیەوە ئەنتۆنیۆ گۆتێرێس کردێری گشتی نەتەوە یەکگرتووەکان بە ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی ڕاگەیاند ناتوانێت هیچ ڕێوشوێنێک جێبەجێ بکات بەرامبەر بە ڕاگەیانەکانی ئەمریکا بۆ گێڕانەوەی سەرجەم سزا سەپێنراوە نێودەوڵەتیەکان بەسەر ئێران بەهۆی بوونی گومان لەو پرسەدا. سکرتێری نەتەوە یەکگرتووەکان لە نامەیەکیدا بۆ ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی ئاماژەی بەوە کردووە کە ناڕوونی و گومان هەیە و هیچ ڕێوشوێنێک ئەنجام نادا تاوەکو هەڵوێز بەرامبەر بە سزاکانی ئێران ڕوون نەبێتەوە. ئەمریکاش تاگلایەنە بڵاوی کردەوە پرۆسەی گێڕانەوەی سزا سەپێنراوەکانی سەر ئێرانی دەرکردووە بەهۆی ئەوەی بەپێی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە ساڵی 2015دا ئەمریکا وەک لایەنێکی بەشدارە لە ڕێکەوتنی ئەتۆمی. بەپێی وتەی دیبلۆماتکاران هەندێک وڵاتی کەم ڕەزامەندن لەسەر گێڕانەوەی سزا سەپێنراوەکانی سەر ئێران بەپێی ڕێکەوتنی ئەتۆمی کە ئامانجێتی ڕێگری لە ئێران بکات بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی. هەرێک لە وڵاتانی بەریتانیا و فەرەنسا و ئەڵمانیاش بە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیان ڕاگەیاند لێخۆشبوونی ئێران لە سزاکانی نەتەوە یەکگرتووەکان بەردەوام دەبێ و هەر بڕیار و هەوڵێک بۆ گێڕانەوە و سەپاندنەوەی ئەو سزایانە قورسایی یاسایی نابێت. پێشبینیش دەکرێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە میانی وتارە چاوەڕوانکراوەکەی لە بەردەم کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان باسی وردەکاریەکانی ڕێوشوێنەکانی بکات بەرامبەر بە ئێران کە ئەو تارە پێش بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە کە لە مانگی تشرینی دووەم بەڕێوە دەچێ و ترامپ هەوڵی بەدەستێنانی سەرکەوتن و ویلایەتی دووەم دەدات.